لخزمتان بو پێشکەشکردنی ئاڵلقەی دووهەم لە بەرنامەی دارالئیسلام و دارالکوفر کە لێرەوە باس لەوە ئەکەین کە ئەحکامەکانی شەرع ئەگەر لە وڵاتێکا بوون بە دەستور واتە سەروەرێتی یاسا بەدەست ئەوانە بوو کە پێوترە سیادە لە مصطلحی قانونی ئەم زەمانەیە ئەگەر سیادە واتە سەروەرێتی یاسا بەدەست شەرعەوە بوو ئەو دەستور بوو ئەو وڵاتە دارالئیسلام و ئەگەر ئەم سەروەرێتیە بەدەست غەیری ئیسلامەوە بوو ئەحکامی کوفر زاڵ بوو بەسەر شوێنەکە وەلەو هەر هەموو خەڵکە کەشی مسلمان بن بە دارالکوفر حساب لە ئاڵلقەی ڕابردووە باسم لەو بنەمایانە کرد کە بەهۆیەوە دارالئیسلام و دارالکوفر لێک جوداکرێن کە پەیامەکەی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام پێش هەموو شتێکە بێ بگەڕینەوە سەر ئایەتەکان سەر قورئان سەر تێگەیشتنی سەلەف سەحابە بەڕێزەکان چۆن تێگەیشتبوون لە دارالئیسلام و دارالکوفر و چۆنیشان تەطبیق کرد چۆن مەدینەیان بە دارالئیسلام ناوناوە و مەکەش بۆتەوە بە دارالکوفر هەر لە سەردەمی ژیانی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام لەبەرەوە ئەمەش ضەروریە ئێستا دێینە سەر ئەوەی کە دابەشکردنی جیهان بە دارالئیسلام و دارالحەرب یان دارالکوفر ئەو زاراوانش دوای ئینشاءڵڵا لە ئاڵلقەکانی ترە وردە بۆتان ڕۆشن ئەبێتەوە کەسێک کە ئەوێ لەم بابەتە تێبگا پەلە نەکا لە ئاڵلقەی یەکەم و دوو هەموون حکم دەرنەکە و ئەو کەسێک کە گوێشی لێ بۆ مامۆستایەکی بەڕێز تێکەوتووە هەمووی تێکەڵ یەک کردوون کە پێی وایە ئەگەر حاکمی مسلمان کابرا مسلمان بووی تر وڵاتەکە وڵاتی مسلمانە و یا ئەگەر ئەو کافر بوو وڵاتەکە هەر وڵاتی مسلمانانە چونکە ناشکرێ ئەم خەڵکە بە کافر دابنێ ئەمە تێکەڵاوکردنیی زۆر بە پێخاوسی کەوتۆتە ناو دڕکەکەیەوە چونکە مە علاقەی نییە بەسەر ئەم ئەحکامانە علاقەیەکی عەقلی نین شتێکی عەقلی نین دوایە بەمەش نابێ بڵێ چۆن ئەم هەموو عالەمە کافرە کەس ناڵێم هەموو عالەمە کافر دارالئیسلام و دارالکوفر علاقەی بە هیچ شێوەیەک بەسەر دانیشتوانی وڵاتەکەوە نیە لە دوور و نزیک ئەشێ کابرای والی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە خەیبەر داینا خەیبەر دارالکوفر بوو هەر جوولەکەی لێبوو کە والیەکەی دانا و ئەحکامی شەرعی بەسەرا تەنفیزکردن بوو بە دارالئیسلام بوو بە ملحەقێک بۆ مەدینەوە لکا ئەوە ئینشاءڵڵا دوای ڕوونیەکەم